ئێمە ئەم خولە کە کراوەتەوە لێرە لە بەڕێبەرەتی گەیاندن خولی ئامێری هەرسە پرۆگرامی 3G خولەکە بەشداربووەکانمان 15 کەسن بەشداری ئەم خولاکەن دایان لە لیواکانن پێنجیان لە ناو بەڕێبەرەتەکانی وەزارەتن ئەم خولە ماوەی خولەکە 3 ڕۆژە کە دەست پێەکە لە 28 مانگ 28 حوتی 2019 تا 30 هەفتی 2019 خولەکە تقریبا لە 180 دقە پێکاتوە ڕۆژانەی 3 سعات بەردەوامە و پرۆگرامەکە پرۆگرامی 3Gە پرۆگرامێکی پێشکەوتووە بۆ ئامێری هەرس کەوا ئەمانەیە ئەم پەیوەندیەکی باش بنەو وەزارەتی پێشمەرگە و هەموو لیواکان. ئێمە بەشی گەیاندنی وەزارەت پێشمەرگە هەستان بەکردنەوەی خولەکی پەرەپێدانی جیازی هەرس ئامێری هەرس و سیستەمی 3G کەنەوەی سێمە لە وەزارەت پێشمەرگە ئێستا کە نوێ بەکاردێنین ئەمە سیستەمەشی پێشکەوتووە بۆ پەیوەندی و داتا و کاراسانی زیاتری لیوایەکانمان و وەزارەت پێشمەرگە مدیرێتەکان شکل عام. سوودەکانی ئەوەیە کە مەسەلەن ئێمە پێویستە چۆن جیازێک فۆرمات دەکرێتەوە ئێمەش خۆمان پێویستمان بە فۆرماتە لەگەڵ تەکنۆلۆژیای سەردەم خۆمان بگوجێنین زۆر کال مەسەلەن چەندێک چەکدارە لە سنگەرە دەوری هەیە مخابرێک لەوانەیە ئیشی 100 چەکدار بکە چونکە بروسکەیە کە ئێمە دەیگەێنین ڕەنگە ژیانی 100 پێشمەرگە لە مردن ڕزگار بکەین لەبەرەوە پێویستە لەگەڵ تەکنۆلۆژیای سەردەمدا خۆمان بگونجێنین. ئێمە بەشداری قوڵەمان کرد بۆ بەرەو پێشبردننی زانیاریەکانی ئێمە کە لەلایەن بەشیگەانی بەڕێبەراتیگەانی وەزارەتی پێشمەرگە کراوەتەوە ئەم خولە 3 ڕۆژ بوو ڕۆژانە بۆ ماوەی 3 کاتژمێر ئەمە بەشداری ئەم خولەمان کرد سوودی و زانیاری تەکنۆلۆژیا بەردەوام لە پێشکەوتندا بواری سەربازیژێکێکە لە بوارانی کە بەردەوام پێشکەوتنی زیاتری بینیوە بخۆیەوە سوودی ئەومان بینیوە ئێمە زیاتر بتوانین چۆن خێراتر پەرە بە پەیوەندیەکانمان بدەین چۆن پەیوەندی نێوان ئێمە و بەشەکانی تر بە زووترین کات بگەینی یەکتری ئەوجا لە ڕێگەی ئەو ئامێرانەوە کە تا ئامێری هەرسە خولێکی ئەو لە بەرژای ئەو خولەمان کرد سوودی ئەوەی کە بڵێن سوودەکانمان وەگرت چۆنیەتی قسەکردن لەگەڵ بەشەکانی تر چۆنیەتی بناردنی بروسکە چۆنیەتی وەرگرتنی بروسکە لەو خولە سوودێکی باشمان بینێ.